سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش لە کەناڵی ئاسۆی زانکۆ بەردەوامین لەگەڵتانە بۆ باسکردنمان سەبارەت بە کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لە زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان. لە دەرێژەی ڤیدیۆکانمان سەبارەت بە کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان باسی کۆلێژی دەروونناسی یاخود بەشی دەروونناسی بۆ ئێوە خۆشەویست دەکەین. تاوەکو بزانین بەشی دەروونناسی بە زانکۆڵاین و پارالێل و ئێواران کەمترین کۆنمرە وەرگیراوەکانی چەندن بۆ ئەوەی ئێوەی خۆشەویست لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین بۆ ساڵی خوێندنی 2023-2024 سوودی لێ ببێنن، چونکە ئەم کۆنمرانە بریتین لە کەمترین کۆنمرە وەرگیراوەکان بۆ ساڵی خوێندنی 2022-2023 بە هیوای ئەوەی داتا و زانیاریەکان سوودتان پێ بگەێنێت. لەگەڵمان بن تا کۆتایی ڤیدیۆ بۆ ئەوەی بزانین چ زانیاری و داتایەکمان لەلایە. لایک، کۆمنت، سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانیشتان لە بینینی ڤیدیۆکانمان بێبەش مەکەن.